زانای ئاینی و کەسایەتی کۆمەڵایەتی دەڤەری خۆشناوەتی مامۆستا عەبدوڵڵای هەرتەلی لە تەمەنی 89 ساڵیدا بە نەخۆشی کۆچی دوایی کرد بەپێی وتەی کە سوکارەکەی مامۆستا عەبدوڵڵا نزیکەی مانگێک باری تەندروستی ناجێگیر بووە تا سەرنجام بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە گیانی لەدەستداوە و لە مەراسیمێکدا لە شارۆچکەی شکارتا بە خاک سپێردرا. لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی 2021 زانا و کەسایەتیەکی دیاری کاریگەری ناوچەکەمان ناوچەی خۆشناوەتی مامۆستا مەلا عەبدوڵڵا لە دەستمان چوو. خوای پەروەردگار مەکانەت و دەرەجاتی بەرزکە بەپێی ئەو ئاەتی کە لە خزمەتیدا بووین. خوای تەعالا دەرەجاتی ئەهلی عیلم لە پاڵ ئیمانەوە بەرز و پیرۆستر دەکا کە بە ئیمان و بە عیلم و زانستەوە بژی. سپاس بۆ خوای گەورە ئەو مامۆستا بەڕێزە تەمەنێکی زۆر بەڵام پڕخێر، تەمەنێک کە دائیمەن دەوروبەری وەکو چرایەک بوو بۆ ماڵ و بۆ دەوروبەر و دەرو دراوسێ و مناڵ و گەنج و پیر. کە سوکار و هاوڵاتیان دەڵێن مامۆستا عەبدوڵڵا هەرتەلی کەسایەتێکی دیاری ئاینی و کۆمەڵایەتی بووە و ڕۆڵی کاریگەری لاتەبایی و ئاشتەوایەتی کۆمەڵایەتی لا دەڤەرەکە هەبووە. جگەلەوە مامۆستا بەردەوام مەدرسە و دەرس و دەوری ئاینی هەبووە و چەندان زانا و قوتابی شەرعی لەسەر دەستی ئەو بڕوانامەیان وەرگرتووە. بەڕاستی لە دەستدانی دەنای مامۆستا خەسارەتێکی گەورەیە بۆ شایەکی گەورە بوو، نەکرد بۆ ئێمەمانان بۆ بنەماڵەکەمان بەڵکو بۆ تەواوی ناوچەکە، چونکە مامۆستا دەنای مامۆستا جگەلەوەی کەسایەتیەکی ئاینی دیار بوو، کەسایەتیەکی کۆمەڵایەتیش بوو، دەورێکی کاریگەری هەبوو لە ئاشتەوایی کۆمەڵایەتی لەو ناوچەیە. مامۆستا مەلا عەبدوڵڵا هەرتەلی جگەلەوەی کە زانایەکی ئاینی بوو، کەسایەتیەکی دیاری ناوچەکەش بوو بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی لە ناوچەکە و هەروەها لە خەمی هەژاران و هەروەها بەردەوام ماڵی خۆی کردووە مەدرسەیەک بۆ پێگەیاندنی کادری موسڵمان و لێهاتوو بۆ ئەوەی لە ئایندەدا ناوچەکەمان لەژێر ڕۆشنایی ئاینی ئیسلام بەردەوام ببریسچێتەوە. مامۆستایان و زانایانی ئاینی لە هەرێمی کوردستان بەردەوام ڕۆڵی کاریگەریان لە کۆمەڵگەدا هەیە، چ لە ڕووی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان با ماف و ئەرکەکانیان، چ لەو ڕۆوە کە خۆشیان هەردەم پێشەنگی کۆمەڵگە بوون و جێدەستیان لە ڕووداوەکاندا هەبووە. هەر بۆیە کۆچی دوایی هەر زانایەکی ئیسلامی بۆشاییەک جێدەهێڵێت کە پڕکردنەوەی هەروە ئاسان نابێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی ئاسمانی پەیام، شارۆچکەی شکارتەی سەر بە ناحیەی بێتواتە.